ئاوێنەکەم گێلۆکەیە. ئەڵێ نازانێ من کچم، ئەو لە بەردەم من لا نەچێ چۆن من لەبەر ئەو لا بچم. خۆ سەعاتیش ماڵی ڕمێ، هەروەک بڵێ باڵی هەیە. چەند لە بەردەمی ئەوەستم لام وایە ئێستا و تازەیە. وردە هەلێکم دەستکەوێ ڕاکەم ئەچمە بەری. نامەوێ گومانم هەبێ بۆ ناڕێکی یا بۆ کەمی. سەیری هەموو لەشتمەکەم، پشتی سەر و پشتی ملم، بەر و پشت و هەردوو تەنیشت تا ئەگاتە قاچ و قولم. ئەبێ هەموو جێگایەکەم وەک گەرەک مەڕێک و پێک بێ، بۆ مەسکردنی لاوەکەم هەردیتنێکم سەد پێک بێ. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لە سەر شیعر و نووسین و بابەتەکانی یەکێک لەو شاعیر و نووسەر و مامۆستای ئاواز و مامۆستای گۆرانی و شانۆنووس و کەسێکی زۆر بەهرەمەند لە ناو ئەدەب و لە ناو هونەری کوردیدا کە ئەویش مامۆستا خالید دلێرە. بۆ لێدوان لەسەر ژیان و شیعرەکان و بەرهەمەکانی مامۆستا خالید دلێر بەڕێز خات و خەڵات کچی مامۆستا خالید دلێر ئامادەیە لە بەرنامەکەمانە. خەڵات خان بەخێر هاتی. بژی سپاس دەکەم، خۆش بیەخوا. هەروەها لای بەڕێز بە کاکە سەرخان یاسین بە ئامێری کەمان ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی. کاکە سەرخان بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. خەڵات خان وەکو نەریتی بەرنامەکەمان حەزەکەین سەرەتا کورتەیەک لە ژیانی مامۆستا خالید دلێرمان بۆ باس بکەیت. بەڵێ، باوکەم ساڵەکانی 1933 لەدایکبووە لە مانگی هەشتا لە گەڕەکی بەفری قەندی لەوێ لەدایک بووە. شاری کۆیە؟ بەڵێ لە شاری کۆیە. ساڵەکان سەرەتایی لەوێ خوێندوێتی، دوایی تەواوکردنی ئامادەیی و ئەعدادیەی لە بەغاو لە کەرکووک تەواو کردووە. لە ساڵەکانی لە پۆلی 5 و 6 سەرەتاییەوە دەست پێیەکا بە داخەڵبوون بە سیاسەت و بە شەعر باپیرم زوو بردوێتە کۆڕ و کۆبوونەوە لە زستانانە دانیشتون. ئیتر حەزی کردووە مناڵێکی تەمەنێکی بچکۆلە لە پۆلیسیە و چواری ئیبتیدایی یەکەم شعری کە دایناوە و کاتە بووە. مامۆستا کە گوێی لێ بێ ئەڵێ شعری داناواڵێەوە بێبیتە ئێرە بە شعرەکەت لەسەر چییە؟ ویژەڵێ لەسەر عیشق. تەمەنێکی بڵێن هەرزەکار لە 5 سەرەتایی بووە. بەڵێ خەڵات خانگەم پێمان خۆشە بزانین پەیوەندی بەڕێزت لەگەڵ باوکتا وەکو باوک و وەکو لایەنی کۆمەڵایەتی چۆن بووە؟ باوکم نەکەر باوکم بوو، باوکم برام بوو. باوکم مامۆستام بوو. ڕۆحێشات بێ. ڕێگانی شاندەری هەمومان بوو، نەک هەر من. بەڵێ لەگەڵ هەموو کەسێکاوا بوو. هەر کەسێ هاتی بێتە پێشەوە لەگەڵ یا قسەی کردبێ وەکو باوکێک ڕەفتاری کردووە لەگەڵ یا وەکو مامۆستایەک ڕەفتاری کردووە لەگەڵ یا. ڕاستە لە هەنێ حاڵەتە توند بوو. ئێستا یعنی ئەو ساکە ئەموو توندا، بەس ئێستا هەستی پێەکەم ئەو توندیە وای لێ کردوم بۆی کەم بتوانم لەم ژیانە ڕەفتار بکەم، چۆن بژیم، چۆن هەوڵێ، چۆن بتوانی بگونجیت. من وەکو مامۆستا خالید دلێر مناسیبێ پیاوێک بوو بەڕاستی هەمیشە بە جددی و بە حەماسەوە کرد. یعنی ئەمە لە ناو تەبیعەت و سروشتی خۆیان هەبوو. بەڵێ بۆیە
جا ئەو کێشەیەکی ئەوەشی هەبوو کە ئەوە زۆر تووشی کێشەی کردو لە ژیانێ چاونەترس بوو لە هەموو شوێنەکە قسەی خۆی هەر بەو شێوەیەش ڕەفتاری لەگەڵا کردوونی و بەو شێوەیەش پەروەردەی کردوون کە نەتوانێت کە نەترسین لەشت. شتێکی سەرەکی هەیە کە باوکم لە بیدایەتە لە سەرەتایە کاتێکە کۆی بەجێ هێشتووە براو خوشکێکیشی لەگەڵ خۆیان هێناوە لە کەرکووک بە خێوی کردووە بیدایەت لەگەڵ خوێندنەکەشیە ئیشی کرێکاری کردووە تەنانەت سەفەرتاسییان بۆ خواردنیان بۆ تێ کردووە بردویانە لەگەڵ خۆیان با بڵێن بۆ سەر ئیشەکەی کە هاتوۆتەوە پێ خوشکەزاکەی پرسیاری لێ کردوێتەوە و توێتی سەفەرتاسەکە چی تایە و توێتی یاپراخی هەڵۆشا و ترشاوی تایە جارێکیان سەرەتا کە لە سجن بووە گیراوە و توێتی خاڵە سەفەرتاسەکە چی توایە و توێتی ڕق و قین بەرامبەر دوژمنی تایە. بەڵێ خەڵاتخان کاریگەری باوکی بەڕێزت وەکو هونەرمەند وەکو نووسەر چی بۆ لەسەر بەڕێستان؟ با بڵێن کتێبی یامیایی خوێنەرەوە بەڵێ دوای مناقەشەی لەسەرەکەی بۆی بزانێت تێگەیشتوم لە مەوزوعەکانیان ڕەئی دەربارەی ئەو شتە چییە خۆی لە سەرەتایە لە تەمەنی مناڵیمە ڕێگای گۆرانی و گۆرانی وتن و مۆسیقای پیشان ناوم هەر لە سەرەتاوە با بڵێن لە پۆلیسیە و چواری سەرەتایی بوو کاتێکە گۆرانی ئەیقوم بەهارەمان پێشکەش کرد لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی مامەسا ئەنوەر قەرەداخی عودەکەی لێ ئەیا و منیش گۆرانێکەمەوت ئیتر بەس لە ساڵەکانی هەشتا و چوارە لە تەلەڤیزۆنە تەلەڤیزۆنی کەرکووکە پیشاندرا بەڵێ. خەڵەتخان تۆ ئەو کاتە کە مناڵ بووی حەزەکەم بزانم هەستی بەڕێز چۆن بۆ ئەو کاتە کە باوکت پێیوتی کە ئەوێت حەز ئەکا گۆرانی بڵێ ترس لە تۆیا هەبوو یاخۆت یەکسەر دەستەکە بە گۆرانی وتمەگەڵی؟ ئێمە عایلەیەکی هونەرمەندین یعنی تەنانەت مامیشم دەنگی خۆش بوو پورم دەنگی خۆش بوو یعنی لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە ئێمە گۆرانی وتراوە قسەی خۆش کراوە قسەی نەستەق و شعر خوێنراوەتەوە بۆیە شتێکی ئاسایی بوو یعنی کە تۆ بچیتە ناو ئەو ژیانەوە خۆی لە ڕاستیە مامەسا خالید لێر نەک تەنها کاریگەری لەسەر ئێوە هەبووە کاریگەری هەبوو وەکو مامۆستا لەسەر زۆر هونەرمەند زۆر نووسەری تریش. خەڵاتخانگیان دێنەوە سەر باسی باوکی بەڕێزت دوای ئەوەی کاک حەمید و کاک سەرخان شایرێکی ترەکەن بە میوان. پۆلی مەلان بوو کێ دەبەن کێ دەڵێ کێ بۆ کێ دەبەن جلی شاییشان هەر ڕەشە ڕیشۆڵە هەر ڕەشی بەشە بڵێ جوانێ بۆ پیر بەرن بۆ دەوڵەمەند فەقیر بەرن بڵێ ئەم بوو کە شیربایی خورابێ هەر بە ساوایی بڵێ ژن بەژن کرابێ یا لە بریتی خوێندرابێ بڵێ وەک مێینەی ئێرە ببێ بەژێر دەستەی نێرە بڵێ بە زەرنەقوتەیی بۆیان نەبڕی بێمارەیی کوڕکڕین و کچ فرۆشتن یا یەکتر هەڵخەڵەتاندن بڵێ لە مەشدا کرابێ قۆڵی لایەکیان بڕابێ بڵێ مارەیەکی چەند بێ وەک هی کچی دەوڵەمەند بێ تۆ بڵێ بارگەی لە دوا بێ پڕ لە کراس و لە کەوا بێ بڵێ یەکتریان دی بێ پاشە ڕۆژەکەی بەدی بێ بڵێ لە یەکتر گەشت بن هەتا سەر بۆ یەکتر ببن تۆ بڵێ زاوا قەرزار بێ ژنهێنانی ژەهری مار بێ وەرامی ئەم پرسیارانە لام وایە ڕوون و ئاسانە ئەو مەلە جوان جوانانانە بێفێڵ دەژین لەم ژیانە هەرچی پێی دەڵێن سەرمایە شتی نابن لەم دنیایە وەکو ئێمەی سەر لێ شێوا و بەدەسەڵات مڵک بەدراو چڵکی دەستی ماڵی دنیا
لە یەکتری نەکردوون جیا کوشتەی ئەم نەریتانە نین بە سروشتی و سادە ئەژین لە هەر جێگایەک بەرژەوەند هەبێ هەژار و دەوڵەمەند بەڕاددەی ئەو بەرژەوەندە هەندێک کەس لێی کۆیلە و بەندە بۆ دەربڕینی ئەم هەستە کە زیاتریشم مەبەستە لەسەر ئافرەت ئەو کڵۆڵە سوپاس بۆ بووکی ڕیشۆڵە. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک سەرخانگیان. خەڵات خانگیان باوکی بەڕێزت وەکو نووسەر وەکو هونەرمەند وەکو دەنگ خۆش زۆر چەرمەسەری و ئازار و زیندانی بینیوە لە ژیانی گەر بکرێ باسێکی ئەم لایەنەی ژیانی باوکتمان بۆ بکەی. باوکم لە ژیانە سێ چوار جار گیراوە، جارێکیان لە کۆیە، جارێکیان لە کەرکووک، بەس کە لە کەرکووک گیراوە لە تسن گیراوە با بڵێن بیدایە سەرەتا 6 مانگ لە زیندانی تایبەت بووە. تەنانەت دیواری زیندانەکەی دیوار نەبووە، هەمووی ئاسن بووە، چواردەوری هەمووی ئاسن بووە. لە چلەی زستانە پەنجەرەی ژوورێکیان شکانووە بۆی هەوا ساردەکە بێتە ژوورەوە. لەوێش پێشمەرگەین بە هەڵمەتینی داناوە ساڵی 1961 بەڵێ لەو زیندانە. تەنانەت خزم و کەسەکانی چوونەتە ئەوێ پێی وتون توێ هەوڵ بن نەسیحەتێکی کاک خالیت بکەن لە ژوورەوە ئەوە نەجنێەوە بە عەبدولکەریم نەیە. ئەم هەر لەسەر ئیشی خۆی بەردەوام بووە ئەوەنە بوێر بووە لە ترسی دوژمن خۆیان نەشاردۆتەوە هەر ئیشەکەی خۆیان بەردەوام وەکو قودوەیەک بۆ کەسانی بەڵێ سەرەتا لە ساڵی 1970 لە سلێمانی گیرا پێشەوەی باوکم بگیرێ با بڵێن خەڵک زۆر هەبوو ئەعتیراف و شتیانە کرد لە ژێر ئەشکە تەعزیبا بەڵێ بەس کە باوکم گیراییتر نەسیحەتی ناو سجنەکەی کرد و دکۆبوونەوە و لەگەڵیانە و دەستیان کرد بە قسەکردنی تر ئەو هینە نەما ئەو ئیشە نەما. تەنانەت باوکم ئەیوت لەوانەیە زەبر و زۆرەکەی زیاتر بیخەنە ملی منەوە بڵێن چونکە ئەم کابرایە هاتووەتە ژوورەوە اینجا ئێستا کەس قسە ناکات و کەس لە ژێر تەعزیبە ئەعتیراف ناکا. ساڵی 61 لە کەرکووک گیرا دوایی نەقڵیان کرد بۆ سجنی مەرکەزی لەوێشەوە نەقڵیان کرد بۆ نوگرەتە سەلمان بەڵێ. ساڵی 63 لەوێ لە بەر ئازادی بە کۆمەڵ کەوتبوو با بڵێن کاتی کە عەبدولکەریم قاسم با بڵێن ئازادی بە هەموو ئەفوات داوە اینجا ئەو کاتە بەربوو بوو. حەزم کرد باسێکی ئەم کتێبەی مامەساوریە بکەن بە سوپاسەوە کە ئەمە ئەرشیفێکی جوانی مامەسا خالید لێری چووەکو وێنەکانی چووەکو ژیانی چووەکو کارە هونەریەکانی ئەمە 16 گۆرانیتیان نووسراوەتەوە لەو گۆرانیانەی کە ئاواز و شعری خۆیەتی وابزانم یەک دانی تایە شعری خۆینی ئەویش شعر بۆ جوانی سەرەڕێی شعری گۆرانە بەڵێکەوە ئاوازەیە مامەسا عەباس محەممەد و توێتی کۆمەڵێک گۆرانی بێژ ئەوانی ئێمە ئاگامان لێوەکو شەماڵ محەممەد تۆفیق و مامۆستا عەباس محەممەد و گەلێکی لە کارەکانی خۆی وتوانەوە ناسڕی ڕەزازی و ئەویستم پرسیاری ئەو بکەم چیتر شعری ئەمی کردو بە گۆرانی و یا ئاوازی ئەمی وتوێتەوە. محەممەد شێخۆ لەگەڵ محەممەد شێخۆ گۆرانی بێژێکی ڕۆژئاوا بوو بەڵێ خەڵکی کوردی سووریا بوو بەڵێ. حەسەن زیرەک ناسڕی ڕەزازی سەلاح مەجید عەباس محەممەد ئازاد خانەقینی گۆرانی باوکمیان وتۆتەوە. ینی ئێندەی خەڵک ئاگای زیاتر لە گۆرانەکانی عەباس محەممەد و کاک شەماڵ بەڵێ. خەڵاتخان باوکی بەڕێزت ماوەیەکی زۆر لە سلێمانی ژیاوە بەڵێ هۆکاری ئەمە چی بووە؟ باوکم مۆزەف بوو فەرمانبەر بوو لە شەریکەی نەوتی کەرکووک ساڵەکانی هەفتە کاتێکە یەکەم وەجبەی تەبعیس و تعریبکردنی کەرکووک کراوە کێ بوو ئەوانەی کە لە شەریکەی نەوتی کەرکووک ئیشیان کرد
هەوڵیانە با بڵێن ڕەوانەی کورد لەوێ نەمێنێ بۆیە ئیتر باوکم سلێمانی هەڵبژارد. یعنی سلێمانی شوێنێک بۆ وەکو خۆحەشاردان دوورکەوتنەوە لە کۆمەڵێک بێجگەلەوە داکیشم خەڵکی سلێمانی بوو تاعام بڵێیت و نەڵێ حەزەکا بچێتەوە ئەوێ. بەڵێ خەڵات خان دێنەوە سەر بەرنامەکە گەر خەندەخان بە هاوکاری کاکە سەرخان شێریشتی بن پێشکەشکات. کە تۆ ئاگری من ناچارم بەفرم بتوێمەوە و بشبم بە هەڵم و بفرم لە ناو ناچم هەردێمەوە بەردەستت تاک و گەرد و ئارەق لە گۆنات بسڕم کە تۆ ناکۆکی من ناچارم کۆکم تۆ گەڵاکە و من گۆزەڵەی هەپڵۆکم تۆ بۆ بەرزی و من بۆ ناخی ئەرزەچم وەکو گوڵیش ئەدەم لە زی و بەرۆکم تۆ سەرمایەی من هێزی ئیشکردنم تۆ خوێن مژی من بۆ ئەرک و مردنم لە ترسی مردن و ژیان نەبوونی ناچار ئەمڕۆ ڕازیم بەڕەنج بردنم کارەبا لە دوو جیا پەیدا دەبێ شۆڕش لە نێوان دوو دش بەرپا دەبێ هەموو شتێ لەم دنیاە ناکۆکە کۆنە جیهان وا بووە و هەروا دەبێ لە بیر و باوەڕدا تازەم تۆ کۆنی من لەگەڵ تۆدا ڕووخۆشم تۆ مۆنی بۆ یەکگرتن ژیان بەرەو پێشبردن بە پێی یاسای سروشت من هۆم تۆ هۆنی. دەم خۆش خەندەخان دەست خۆش سەرخان خەڵات خان ئەوەی ئێمە شارەزاین بەگشتی لێ و خەڵک شارزایە لێی مامۆستا خالیدێر خەباتێکی نەتەوایەتی دوور و درێژی هەبووە بەڵام لەگەڵ خەباتە نەتەوایەتیەکە هەندێک ئاراستە و بیر و باوەڕ و ئینی چەپی هەبووە چەپگەرایی تەنانەت کتێبێکی هەیە لە پێناوی یەکگرتنەوەی چەپەکان لە کوردستاندا بەڵێ ئەم دوولایەنە لە ژیانیا چۆن یەکخراوە چونکە ئەو هەستە کۆمەڵایەتی ئەو هەستە مرۆڤایەتیە بەگشتی چۆن تێکەڵ بۆ لای مامۆستا خالید یەکێک ئەگەر هونەرمەند بێ یان ئەگەر شاعیر بێ گۆرانی بێژ بێ بێ هەستێکی زۆر ناسکی هەبێ لەگەڵ ئەوەشە ڕاستە باوکم هەستی زۆر زۆر ناسک بوو لەگەڵ ئەوەشە کورتپەروەرێکی بەجەرگ بوو ئەم شێوە کورتپەروەریە باوەڕی بە سوور بوو لەسەر هەموو بیر و ڕاکانی خۆی کە ئەمە ژوای لێ کرده بوو کە زۆر کەس بە توند ناوی بێنێ ئەوەنە سوور بوو لەسەر بیر و ڕای خۆی و ئەوەنە دەستپاک بوو ئەوەنە ڕازگۆ بوو کە تەنانەت بێجگە لە شەعر و کتێب و نووسین هیچی بەجێ نەهێشت لەوانە تەجاوازکە من لە زۆر شیعرەکانێ مەسەنن کە ینی مەبەست ئەوەیە بیرکردنەوەی ئەو تەجاوزی سنووری کوردستانی کردووە بیری لە هەموو بەشەکانی تری مرۆڤایەتی کردووە شعری زۆرە بۆ چینی کرێکار بۆ چینی چەوساوە یعنی نەک هەر بۆ ئەو کە باسی کوردستانی کرد کوردستانی یەکگرتووی باسە کرد کوردستانی گەورەی باسە کرد یعنی نەک کوردستانی باشووری کوردستان باسکە نەخێر کە هەوڵی لەگەڵ کوردستانی گەورەیە یەکگرتنەوەی هەموو پارچەکانی کوردستانی یعنی بۆ ئەوە هەوڵیاوە کە
پارچەکانی کوردستان هەمووی یعنی بیر و باوەڕ نەتەوایەتیەکەی تەنها لە کوردستان لەم بەشەی کوردستانە نەخێر نەبووە، ینی بەڵکو فراوانتر بووە، ینی کەەوە بیر و باوەڕی کەسانی زۆر نەتەوەین. بەڵام لەگەڵ ئەوەشە بەردەوام بووە لە خەباتی وەکو مرۆڤایەتی، نەک وەکو خەباتێکی بڵێ ئینتەرناسیۆناڵ، نەک تەنها خەباتێکی ناسیۆنالیستی کوردانە. خەبات خانگیان بەر لە بەرنامەکەش باسی چیرۆکی گۆرانی ئەی قومریمان کرد. پێمان خۆشە بەوەی بینەرانمان چیرۆکی ئەو گۆرانیە بزانن، هەڵبەتە بۆ گۆرانیەش کۆتایی بە بەرنامەکە دێنین، گەر بکرێ باسی چیرۆکی گۆرانی ئەی قومریمان بۆ بکەین. بە هەنگاوی ڕۆیشتنەکەی ئیقاعێک دروستەکە، لەوەوە گوێی لە دەنگی دوو کۆترە قومریە بێ کە ئەخوێنن دەست پێەکە بە گۆرانی دانانی ئەی قومری و گۆرانی ئەی قومری دانا لە 68 خێزانەکەی ناوی ئەی قومریە. خێزانی پێکهێنا لەگەڵ دایکما کە ئەویش ناوی قومریە. بەڵێ خەڵات خانگیان، ئێمە زۆر بەناوی ستافی بەرنامی قەلەندەرخانەوە زۆر سپاسی بەڕێستەکەین بۆ ئامادەبوونت، زۆر سپاس بۆ هەموو زانیاریانەی کە لەسەر باوشی بەڕێزت پێداین دووبارە بەخێرهاتن تەکەین. زۆر سپاسی کاکسەرخانەکەین، خۆی و ڤیۆلەنە جوانەکەی و ئاوازە جوانەکانی بەخێربی سەر چاومان، و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم. خۆشەویستان ئازیزانی بەرنامی قەلەندەرخانە، بە گۆرانیەکی جوانی خالی دلێر ئەی قومری کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین. تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن. ئەی قومری بۆ ئەگری سەر